شەوی دووشەممە خۆکوژێک لە بەردەم حوسەینەیەکدا لە گەڕەکی واسطی کەرکووک خۆی تەقاندەوە و لە ئەنجامدا چەند پۆلیسێکی پاسەوانی حوسەینیەکە بریندار بوون. پاش نیو کاتژمێر مێرد منداڵێکی تەمەن 15 ساڵ لە گەڕەکی تسعین دەستگیر کرا کە بە وتەی بەرپرسانی پۆلیس ویستە بووی لە بەردەم حوسەینەیەکی تردا خۆی بتەقێنێتەوە. ئەڕۆم ژوورەوە نۆژەکەم بەس وتی خۆم تەفتیشی کرد پالێ کرد وتم ها حەجی خۆ حەجیە وتی لێدە تەڵقە لێدە ئەمە هینە داعشە برادەرمەش عینە پۆلیسە تەڵقە لێدا تقریبا 3-4 تەڵقە لێدا کوژا بوو وەک گژا بوو تاقا بوو. بەرپرسانی ئاسایشی کەرکووک کە هێزیان لە دەوروبەری حوسەینیەکانی کەرکووک جێگیر کردبوو باس لەوە دەکەن ئەو کەسەی کە خۆی تەقاندووەتەوە و ئەوەشی کە بە پشتێنی بۆمڕێژکراوەوە دەستگیر کرا خزمی یەکترین و لە بنەڕەتدا خەڵکی شاری مووسڵن و 2 ڕۆژ لەمەوبەر لە ڕێگەی ئاوارەکانەوە دزەیان کردوتە ناو کەرکووک. ئەوەی تا ئێستا زانیمانە خەڵکی مووسڵن ئاواران 2 ڕۆژە داخل بوونە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا عەمید خەتاب عومەری بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک ڕایگەیاند کە ماوەی چەند ڕۆژێکە هێزیان خستوەتە حاڵەتی ئامادەباشیەوە بەو پێی زانیاری هەواڵگیریان لەسەر دزەکردنی خۆکوژ بۆ ناو کەرکووک هەبووە. گیرا و برا بۆ مرکز و لێەوە درا بە مکافحەی ئیرهاب بۆ ئەوەی تحقیقی تەواوی لێ بکەن و ئەوانەی لە پشت ئەم مەوزوعەوەن دەستگیر بکرێن. دەستگا ئەمنیەکانی کەرکووک چەندین ئاوارەی حەویجەیان دەستگیر کردووە کە گومان دەکەن ئەندامی داعش بن و بۆ نانەوەی پشێوی ڕویان لە کەرکووک کردبێت. داعش خۆکوژ لە دوای خۆکوژ ڕەوانەی نێو شار و شارۆچکەکان دەکات کە تەنها لە ماوەی شەوی ڕابردوودا لە کەرکووک خۆکوژێک لێرە خۆی تەقاندەوە و یەکێکی تر بە پشتوێنەی بۆمڕێژکراوەوە دەستگیر کرا کە بە پێی وتەی فەرماندە ئەمنیەکانی کەرکووک پلانی داهاتووی داعش هەوڵدانە بۆ تێکدانی ئارامی شار و شارۆچکەکان بە تایبەتی تر شاری کەرکووک. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.